بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. پەرلەمانی عێراق ڕۆژی هەڵبژاردننی دیاری کرد و یاسای هەڵبژاردنەکانیشی هەموار کردەوە. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق ڕۆژی 12 ئایاری ئەم ساڵی وەک ڕۆژی هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق دیاری کرد. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆرە تافگا ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق، دواتریش لە هەولێرەوە کەمال هەمزە کارگێری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. كما الاتحادية لجدلية موعد انتخابات مجلس النواب وتحديد موعدها. پەرلەمانی عێراق ڕۆژی 12 ئایاری ئەم ساڵی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمان دیاری کرد. دوای ناکۆچی نێوان لیستەکان لەسەر وادەی هەڵبژاردن، دوجار لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراقدا 12 مانگی ئایار وەک ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردن دیاری کرا و بڕیارێکی 8 خاڵیش لەبارەی هەڵبژاردنەوە پەسەند کرا. بڕیارەکانی پەرلەمانی عێراق لەبارەی هەڵبژاردنەوە بریتین لە فەراهەمکردنی ژینگەیەکی ئارام بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن و گەڕاندنەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانیان و دەنگدان لە هەموو ناوچەکان بە شێوەی ئەلکترۆنی. لەلایەکی ترەوە لە بڕیارەکانی پەرلەمانی عێراق هاتووە ئەو پارتانی بەشداری هەڵبژاردن دەکەن نابێت باڵی سەربازیان هەبێت و قەدەغەکردنی چەک لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنەوە تا ڕۆژی دەنگدان جگە لە دەستگا ئەمنیەکان، زیادکردنی چاودێرانی ناوخۆ و نێودەوڵەتی لە هەڵبژاردن، گەرانتیکردنی بەشداری هەموو هاوڵاتیان لە هەڵبژاردن. بالآتي أولا توفير البيئة الآمنة لإجراء الانتخابات، ثانيا إعادة النازحين لمناطقهم، ثالثا أن يكون التصويت إلكترونيا. لەلایەکی ترەوە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند دواوادە بۆ پێشکەشکردنی لیستی کاندیدەکانی پەرلەمانی عێراق دەی مانگی داهاتووە. سعید کاکەیی ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق بۆ پەیام ڕایگەیاند کۆمیسیۆن هەموو ئامادەکاریشی پێویستی بۆ ئەنجامدانی هەڵبژاردن ئەنجامدا و دواوادەش بۆ پێشکەشکردنی لیستی کاندیدانی قەوارە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەی شوباتە. دیاریکردنی ڕۆژی 12 ئایار بۆ هەڵبژاردن لەلایەن پەرلەمانی عێراقەوە دوای ئەوە دێت دادگای فیدراڵی عێراق ڕۆژی یەکشەممەی ڕابردوو ڕایگەیاند دواخستنی هەڵبژاردن نادەستوریە و ئەبێت لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانم. دکتۆرە بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ پەرلەمانی عێراق لە دانیشتنی ئەمڕۆیدا ڕۆژی هەڵبژاردنتان دیاری کرد. بۆچی پێشتر لایەنەکان لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن نەدەگەشتنە ڕێکەوتن؟ بەنای خۆی گەورە سپاس بۆ بەڕێزش و سپاس بۆ کەناڵەکەتان و سپاسیش بۆ بینەرانی کەناڵی پێیان. بێگومان بەڕاستی ئەنی بڵێن ئێمە دەستوری عێراقی دەستورەکە ملزەمە بۆ ئەو قەرارانەی ئەو مادانەی کە لە ناو دەستوری عێراقیە هاتووە کە ئەڵێ 4 ساڵ جارێک لە یەکەم ڕۆژی دەستپێکردنەوەی و ئاخر ڕۆژی ئاخر بڵێن کۆتایی ئەو ساڵی کە تیا بێت کەواتە لە یەکی حوتی 2014 دەستمان پێ کردووە یەکی حوتی 2018 فەراغێکی دەستوری دروزە بوو. ینی لە یەکی حوت بەڵێ یەکی حوتی 2014 یەکەم ڕۆژە یەکی حوتی 2014 هیچ شەرعەتێکی ئەندام پەرلەمانی نەئەمات. یعنی ئەگەر تەجیل بکرایە تەجیل نەکرایە یعنی دەنگدانەکە تۆ لە یەکی حوتە فەراغ بوو. پەرلەمان حەلە مانگ پێش ئەو وادەی کە پەرلەمانی عێراق وادەکەی بەسەر چێ 12/5 دانراوە. بەڵێ خۆی بەپی یاسا ئەڵێ بەپی یاسای هەڵبژاردنەکان ئەبێ 45 ڕۆژ پێش ئەوەی کۆتایی خولەکەت بێ کە 36 کاتێکی حەوت قەسەمە خوێندرێ بۆ وەجبە نوێەکەی کە خولی چوارەمە
تۆ 45 ڕۆژ پێشەوە بێ هەڵبژاردن بکەیت لە 45 ڕۆژ پێشەوە کە ئێستا 12/5/2018 دانراوە بەڵێ و حتا ئەش بێ یعنی پێش ئەوە لە 90 ڕۆژە تەصدیقی کرد بێ ئەو قراری کە لە دائما قرار لە حکوومەتەوەیە لەم فۆزە انتخابات پێشنیارەکە بۆ حکوومەتیش ئەیا بە پەرلەمان تەصدیقیەکە و ڕیاسی جمهوریش مەرسومی بۆ دەرەکات ئەمە هەمووی ڕێگە یاساییەکانە بۆ کاتی هەڵبژاردن بەڵام هەمووی بەندە بەکوێوە بەندە بە دەستورەوانەیە کە لە دەستورە ئەڵێ 4 ساڵ لە دەستوردا ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە لە دەستوری عێراقا بوون بە زۆربەی وڵاتان بە تەحدید بۆ نمونە ڕۆژی هەڵبژاردن ئاواش لە دەستوری عێراقا ڕۆژی هەڵبژاردن دیاری کراوە ناڵێت ڕۆژی هەڵبژاردن یعنی لە دەستوری عێراقیە ئەڵێت بۆ ماوەی 4 ساڵ لە ڕۆژی یەکەم ڕۆژی دەستپێکردنەوە بەڵێت تا 4 ساڵەکە سنەی تەقویمیە یعنی کە تەواو بێ لێرە تۆ کۆتاییت پێێت انتخاباتی کرد بێ و نەتکرد بێ مادەم دەستورەیە ئێستا جیاوازیەکە چییە لە بینی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان دەستورمان نییە بە یاسا درێژمان کردوانێ بەڵام لە عێراقا بە یاسا درێژ ناکرێتەوانێ بە گۆڕینی دەستور ئەکرێت يعني ئێستا نمونەیەکی تر لە دەستوری بڵێن لوبنان تقریبا 12 ساڵ تدویری بە پەرلەمانەکەی کرد لەبەرەوەی لە دەستورەکەی ثابت نەبوو يعني کەلیمەی بڵێن ئیلزامی تیان نەبوو لە دەستورەکەیە بەڵام لە عێراقا مادەی 56ەکە سەریحە يعني ئەسڵەن بۆچوونی خۆم پەرلەمانی عێراق هەڵەی کردکەوە پرسیار لە محکەمەی ئیتیحادی بۆچی پێشتر نەگەشتنە ڕێکەوتنە سەر ئەو وادەی 12/5 پرسیار ئاراستەی دادگای فیدراڵی کرا لەسەر مەسەلەیە ئەمە پرسیارەکەی بەڕێزت بوو طبعا ئێمە ڕاستە دەستورێکی عێراقی دەستورێکی جامدە بەڵام زیاتر ئەوەی کە سونەکان هەموو مەناطقەکانیان بەڕاستی ینی با بڵێن مدەمێرە هەمووی ڕووخاوە یعنی کە چ نەخۆشخانەیان ئەڵێ چ بیناکانیان ئەڵێ چ ئاوەڵێ چی کارەباڵی هەمووی ینی ڕووخاوە ئەمان لێرەیە هەموو دەنگ دەرەکانیان لەکوێن لە دەرەوە نازحن ینی ئاوارن لە شوێنەکانی تران کەواتە ئێستا لێرەیە نەگەڕاونەتەوە شوێنەکانی خۆیان دوو ترز لە سونەیە هەیە یەک لەبەرەوەی کە دەنگەکان ون ئەبێت بەڕاستی لەو شوێنانەیە دەنگی سونە کەمە بێتەوە یعنی ئێستا بۆ نمونە لە لای دووهۆکە 750,000 دەنگیان هەیە کە ئاوارەیە ئەو 750,000 ئەگەر بەپی کورسیەکانە زانین شکاتە چەند کورسی بۆ سونە لێرا ونە بێ ئەم دەنگانە ئەمە لەلایەکی تر سونە ترسی لە چی هەیە لە نەگەڕانەوەی بۆ ناوچەکانی خۆی کە حکوومەتی عێراقی یعنی تەخیر بێت لە ئەوەی کە ناوچەکان بگەڕێنێتەوە سەر بڵێن بۆ گوزەرانی بۆکەواتە بە کورتی ئێستا دەبێت یەکی حوت ئەمساڵ پەرلەمانی نوێ دەست بەکار بێت سوێن بخوا یەکەم ڕۆژەکە سوێن خواردنە سوپاس دەکەم دواتر ڕێم و لای بەڕێز دەگەر بچینە لای کاک کەمال هەمزە کاک کەمال زۆر سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان داگەت سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە جۆری سیستەمی هەڵبژاردنەکانی عێراق و ئایا بە پێی چ سیستەمێک بەڕێوەرە چەندێک زانیاریمان لەسەر سیستەمی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق کەوا بڕیارە لە 12/5 بەڕێوە بچێ و ئەمڕۆژ پەرلەمان ئەو وادەی تەسبیت کردووە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاو لە بەڕێستان لە میوانەکەتان لە بینەرانی بەڕێز. سەبارەت بە سیستەمی هەڵبژاردن لە پەرلەمانی عێراق هەڵبژاردن بە سیستەمی نیمچەکراوە دەبێت دیارە بە شێوەیەکی سەرەکی سێ جۆری سیستەمی هەڵبژاردنمان هەیە سیستەمی داخراو سیستەمی کراوە سیستەمی نیمچەکراوە یان نیمچە داخراو هەمانمانە دەگەێنی سیستەمی داخراو ئەوەیە کە لیستێکی دەنگدەرانت هەیە حزبی دیاریکراو کیانی دیاریکراو ئەو لیستی دەنگدەرانەی بۆ خۆی تەسەلسولەکانی دیاری کردووە بە پێش ژمارەی بەرکەوتەی کورسیەکانی دەنجی یەکەم یعنی پاڵێوراوی یەکەم پاڵێوراوی دووەم سێیەم بەو شێوەیە یەک لە دوای یەک بەپێ ئەو ژمارەی بەرکەوتەی کورسەکانیتی دەچنە پەرلەمان لە لیستی کراوە لیستەکە بە تەواوی کراوە دەبێت هەر کەسێک خۆی وەکو کەس وەکو کتاکە کەس دەتوانی بەپێ ئەو ژمارەی دەنگانەی کە هەیەی بچیتە پەرلەمان لیستی نیمچە کراوە لە ناو لیستە دراوەکە لە ناو لیستەکە یعنی ئەوەی کە پێشتر چوو نەسوود لە بە کەس دەگەێنی کەسی سوودی پێدەگەێنی ئەگەر کەسێک 100,000 دەنگ بینی 200,000 دەنگ بینی بەڵام بە 50,000 بستە پەرلەمان دەنگەکانی دیکەی هەمووی دەفەوتێ لە بۆ هیچ کاندیدێکی دیکە لە ناو لیستەکەی خۆی ناچی بەڵام لە لیستی نیمچەکراوە بە جۆرێکی دیکەیە ژمارەی کورسەکانی کە بەری کەوتووە زۆرترین دەنگ نەک تەسەلسولی یەکەم و دووەم و سێەم
زۆرترین دەنگ کام کاندید هیناوێتی پاشان کامیان هیناوێتی طبعا بەڕەچاوکردنی کۆتای ژنان بە پێی ئەو سیستەمەی کە دیاری کراوە ئەوانەی کە زۆرترین دەنگ دێنین لە ناو لیستەکە دەتوانن بچن یعنی ئەگەر کاندیدێک ژمارەی پێویستی دەنگی نەهێنابوو لە ناو لیستەکەی خۆی لە بۆ پەرلەمانی عێراق بەڵام ژمارەی دەنگەکانی لیستەکەی بەشی ئەوەی دەکرد بیدرێتێ بۆ ئەوەی کورسەکە تەواو ببی ئەوە دەتوانێت سوودی لێوەربگری پێویستە پەرلەمان. بەڵێ ئەی سەبارەت بە ئایا یەک بازنەی یاخود فرەبازنەیە ئەوەی کە وابڕێرە بۆ پەرلەمانی عێراق بەرەو بچێ لە فرەبازنەیەکە لەسەر ئاستی پارێزگاکانە مەسەڵەن دەنگ دەر لە سنووری پارێزگاک ناتوانێت دەنگ بە پارێزگایەکی تر بدات؟ بەڵێ هەڵبژاردن بە شێوەی فرەبازنەیە نەک بە یەک بازنە هەر پارێزگایەک بە تەنها یەک بازنە حیسابە و هەر پارێزگایەک بە پێی ژمارەی دەنگدەرەکانی ژمارەی کورسەکانی دیاریکراوە هەر دەنگدەری پارێزگایەک تەنها بۆی هەیە لە سنووری پارێزگایەکەی خۆی لە بۆ پارێزگایەکەی خۆی دەنگ بدا مەگەر دەنگدەرانی تایبەت کە دەنگدەری تایبەت و دەنگدەری گشتی لە ڕۆژی هەڵبژاردن 12/5 هەردووشیان بەپێی هەمواری یاسایەکە لە هەمان ڕۆژ پێویستە دەنگ بدەن و نازحین و مهەجەرینمان هەیە کۆچپێکراوان و کۆچکەران ئەوانەی کە لە پاشی 9 چاری 2023 کۆچیان کردو پێ ئەو ڕووداوانەی لە ناوخۆی عێراق هاتوون و ئەوانەی کە لە 2014 دوای هاتنی داعش و کەوتنی مووسڵ دیسان کۆچیان کردووە لە ناوچەکانی خۆیان نەماون ئەوانە دەتوانن لە شارێکی دیکە دەنگ بدەن بەس تەنها دەتوانن لە بۆ شارەکەی خۆیان دەنگ بدەن کەواتە هاوڵاتی هەر شارێکی دیاریکرا و تەنها دەتوانانی دەنگ بداتە پاڵیوراوی شارەکەی خۆی. بەڵێ زۆر باشەی سەبارەت بە تۆماری دەنگدەران ئێستا لایەنە سیاسەکان بۆم لە کوردستانە لەسەر تۆماری دەنگدەران گلەی زۆریان هەیە و ناڕزایەتیان هەیە ئام ناڕزایەتیانە بۆ تۆماری دەنگدەرانی عێراقی شەیە یاخود کۆمیسیۆنەوەندەیە وەکو لایەنە سیاسەکان ئاگادار بن کۆمیسیۆنی عێراق هیچ شەغڵێکی دەست پێ کردو بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران؟ بڵێ کۆمیسیۆنی عێراق هەنگاوێکی نەوعی زۆر گەورەی هاویشتووە لەگەڵ بوونی سەرنج و تێبینی لەگەڵ بوونی کەم و کوڕی لە بەڵێ تۆماری زیندوی دەنگدەر زانیاری زیندوەکانی دەنگدەر وێنەی دەنگدەر وێنەی بیلبیلەی چاوی دەنگدەر ئەوانەی کە پێویستن لە بۆ تۆمارێکی پاک تا ڕادەیەکی باش وەرگیراون بەڵام بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014 دەستی پێکرد تۆماری بایۆمەتری لە ناوچەکانی باشووری عێراق زووتر دەستی پێکرد لێ تەماشا دەکەین پارێزگایەکی وەکو پارێزگای میسان ڕێژەی ئەوانەی تۆماری بایۆمەتریان کردووە نزیکەی 2 ئەوەندەی ئەو ڕێژەیە کە لە پارێزگای سلێمانی تۆماری بایۆمەتریان کردووە لەسەر تاسەری عێراق نزیکەی 158 تۆماری بایۆمەتریان کردووە کەواتە نزیکەی 142 140 شتێک خەڵک تۆماری بایۆمەتری نەکردووە ئەوەش دیارە کەم و کوڕیەکە بەپێ ئەو بارودۆخی کە هەم لە هەرێمی کوردستان هەبوو هەم لە ناوچە سونەنشینەکان هەبوو بەهۆی هاتنی داعش و شەڕی داعش ئەمە وای کردووە تۆماری بایۆمەتریش بێگومان کە هەڵبژاردننی پێدەکرێت بێ کەم و کوڕی نەبی چونکە کۆمیسیۆن ڕایگەیاندووە لە کاتی نەبوونی تایۆمەتری تۆماری بایۆمەتری دەنگدەران پلانی بی پەیڕەو دەکات کە ئەویش کارتی ئەلکترۆنی دەنگدەرە ئەوەی کە لە هەڵبژاردننی 2014 دەنگدانی پێکرا. بەڵێ بکەواتە پێشبینی دەکەن بۆ 12/5 تۆماری بایۆمەترەکە تاوابێت کە بەرەز وتت هەنگاوێکی نەوعیە بەڵام سەرنج و تێبیشتان لەسەر ئەم تۆمارەیە؟ بێگومانم کە تەواو نابی چونکە ئەگەر لە ماوەی نزیکەی 2 ساڵ ئەو تۆمارە نەتوانرا بێت تەواو بکرێ ئەکید لە ماوەی چەند مانجێکی کەم تەواو ناکرێ و ماوەیەکیش پێش دەست پێکردنی هەڵبژاردن کۆمیسیۆن ناچارە ڕێکارەکانی تۆماری بۆ بایۆمەتری هەموو ڕابگری چونکە لەو ڕۆژەوەی کە نوسخەی کۆتایی تۆماری دەنگدەران تۆماری کۆتایی تۆماری دەنگدەران چاپ دەکرێ ئەو تۆمارە نابی دەستکاری بکرێ ئەوانەی خۆشیان تۆمار دەکەن نابی بخرێنە ناوی هەر ئێستا کە تۆمارە ئەوەلیەکە خراوەتە بەردەست لەوێوە گۆڕین ڕاگیراوە یعنی دەنگدەرێک ئەگەر ماڵی لە شوێنێکەوە بگوازیتەوە لە بۆ شوێنێکی دیکە ناتوانانی گۆڕین ئەنجام بدا یعنی لەو پرۆسانی کە لە تۆماری دەنگدەران دەکرێت تۆمارکردن ڕشکردنەوە گۆڕین چاکردن یەکێکیان ئێستا ڕاگیراوە تەنها سەیانیان دەکرێت بەڵام فترەیەکی دیکە کە کۆمیسیۆن خۆی ڕایدەگەێنی بەپێ ئەو جەدولی زەمەنی هەیەتی ئەو کات سەیەکەی دیکەش ڕادەگیرێن.
بەڵێ سپاس دەکەم کەمال دکتۆرە بگەرم و لای بەڕێز سەبات بووی کە ئێوە ئەمڕۆ یاسای هەڵبژاردنتان هەموار کردەوە بە دیاریکراوی چەند بڕگەتان هەموار کردەوە یاخودەوە بڕگانە چین کە ئەمڕۆ لە یاسای هەڵبژاردنەکان هەموارتان کردەوە. خۆی یاساکە یاسای ینی پەرلەمانی عێراق بۆ ئەندامانی پەرلەمانی عێراق چکە یاسای ئێستا هینی مەجلیسی محافظەکانیش ماوە جیاوازە بڵێ ئەوە جیاوازە بڵێ ئەوە ینی ئەمڕۆ ئێوە تەنیا وادەی پەرلەمانی عێراقتان دیاری کردووە. ئەفو وادی پەرلەمان 12/5/2018 ئەوە تەصدیقمان کرد. ئەنجومی پارێزگاکان ئەنجومی پارێزگاکان یاساکەی ماوەتەوە بۆ هەفتەی داهاتووتر کە ئەڕۆین ئەوە جیاوازە لەگەڵ ئەم یاسا ئەمڕۆ هەڵبژاردنەکە لەگەڵ پەرلەمانە ئەزین ئەوە ئێستا اختیڵات بۆ مەوزوعەکان یعنی بەنسبەتەوە ئێمە بڵین ئەو 12/5/2018 مادانا بۆ ڕۆژی هەڵبژاردن بەڵام ئەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئایا بڵێن هی مەجالیسی ینی بڵێن پارێزگاکە ئەنجومەنی پارێزگاکانیش لە هەمان ڕۆژە ئەبێ یا لە کاتێکی ترا بێ دوو دەنگۆ هەیە دەنگۆیەکەیەکەوە ئەوان دیسان و جارێکی تر 6 مانگی تر دوا بخرێ لەگەڵ ئەو مەوعیدەیە نەبن چونکە ئەکرێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بە یاسا ئەکرێ بەڵام پەرلەمان ناکرێت لە بەروی پەرلەمان ینی مرتبطە بە دەستورەوانە ئەوەی کە ئەمڕۆ دەنگی پێیرا قانونی مەجلیسی نواب بوو هیچی پارێزگاکان کێشەی لەسرە چکە مەوزوعی کەرکووکی لەسرە ئەوە بۆ کەرکوو کۆکاری دواخستنی پرۆژەیەسای ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ لە ئەنجومەنی پارێزگاکانە مادەی و حوتەکە هەیە کە مەوزوع کەرکووکە چکە لەو مادەیە 3 بەرگە هەیە یەکێکیان لەوانەیە کە ئەڵێت ئەبێ کەرکووک ئیستیسنا بکرێ ینی هەر ئەو مقتەرحێکی تر هەیە کە ئەڵێ کەرکووک وەکو ناوچەکانی تر هینی بکرێ لەگەڵیا انتخابات بکرێ لە مەجلیسی محافظەکانە ئەو سێهەم مقتەرح ئەڵێ کە جیا بکرێتەوانێ تا ئێستا ئەوە کێشەیە لە بینی کورد و عەرەب و تورکمانە ئەوانەی کەرکووکە کە نەتوانراوە ئەو مەوزوعە حەسمکەن لە قانونی ئەنجومەنی پارێزگاکانە ئەمڕۆ دەنگمان پێ قانونی ئەندامانی پەرلەمانی عێراق لە ڕووی یاسایەوە دەکرێت وادەی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەی چیتان هەموار کردو لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەوەی کە ئەمڕۆ کێشە هەبوو طبعاً خۆی یاساکە یعنی هەر یاسا کۆنەکەی و کۆمەڵە تعدیلاتی تیا هەبوو زیاتر کێشەکە لەسەر چی بوو کێشەکە لەسەر یەکێک لە بڕگەکان کە ئەڵێ ئەوەی کە خۆی هەڵەبژێرێ لە یاسا کۆنەکەیە ئەڵێ بڵێن نابێت لە شەهادەی ئامادەیی کەمتری هەبێ واتە 6 سانەوی لێرەیە دەنگیرا بەوەی بڵێن لە بەکەلۆریۆز نابێ کەمتری هەبێ بۆ خۆ پاڵێ بۆ شادەی ئەمەدەیان لەمە دووە ناتوانێت ئەمە بوو بە کێشە طبعاً با بڵێن کات بەڵام زیاتر ئەوەی کە خرا دەنگانەوانێ ئەوەی کە لە بەکەلۆریۆز سینە بێ ناتوانێت خۆی بژێرێ بۆ هینی پەرلەمانی عێراق چونکە لە ئەنجومەنی پارێزگاشە هەمان کە بۆ بڕگەیەکەوە حاملی شەهادەی بەکەلۆریۆسە ئەبێ جاتوانێت بۆی هەیە خۆی هەڵبژێرێ ئەوەی کە زیاتر ینی کێشەبوو دیسانەوانێ مۆزوعی نازحینەکانە کە وەلو حکوومەتی عێراقی کاتێکە وادی هەڵبژاردننی نار بۆ پەرلەمانی عێراق خۆی ملزم کرد بە کۆمەڵە شروطەوە گەڕاندنەوەی ئاوارەکان بەکارهێنانی کارتی بایۆمەتری بڵێن کە لەگەڵیا پاراستنی ینی جەوەکە لەبار بێ زائیدەن ئەوەی کەوا چەکدارانی تیانە بێ لە شوێنەکانە ئەمڕۆ لە یاساکەشا دامرا بەڵام بەز دەتوانرێت ئەمانە جێبەجێ بکرێن ینی ئەوەی کەمڕۆ ئێوە لە یاساکە دەداتان ناوە لە پاڵ هەموارکردنەوەکە بۆ نەگەڕانەوەی ئاوارەکانە بەتەکیدی من نەک بڵم لە 100% یعنی زیاد لە سەدیش ناتوانێت ئاوارەکان بگەڕێتەوانێت چونکە تۆ لە ماوەیەکی چەندمان ماوەی 90 ڕۆژ کە تقریبان هەر 90 ڕۆژێک 100 ڕۆژێک ماوە ئایا حکوومەتی عێراقی ئەتوانێت ئەم بینایانە هەمووی ڕێخاتەوە ئاوارانە هەمووی بنێرێتە خۆ تۆ ئاوارە بۆ کوێ نێریتەوانێت کە شوێنەکەی ڕووخاوە یعنی ئەمە شتێکی مستحیلاتە لە کراوە بەڵام حکوومەتی عێراقی بە ملزمی خۆی دانابوو کە یاسا بڵێن تەصدیقەکەی بۆ ئێمە نانا بەڵام لە یاساکان نووسرا و مراعات لە حاڵەتەیە حکوومەتی عێراقی ملزم نابێ هەر پەرلەمان ئەکرێ لە وادەکەی خۆیان لە 12/5 هەر بەڵام باز لەوە کراوە کە بە شێوەی ئەلکترۆنی دەنگدان بکرێت لە هەموو ناوچەکانە ئەمەشتان تەسبیت کردووە بۆ ئەمە تەسبیتە بڵێ یعنی لەوە پێش ئەلەساس یعنی بڵێن کە ئەتوانرا لە ناوچەکانی کە مووسڵ و ئەوانە ئاوارەکانە بتوانێت بە ئەوەی کۆن یعنی دەنگ باتەوە بەڵام لێرە ئەمڕۆ تەسبیت بوو کە بێ ئەویش بە مایۆمەتری بکرێ بەڵام ئەمە گەورەترین کێشەیە هەر بۆ نمونە لەک مووسڵە ئەوەی کە بە ئیحسایە سەرەتاییەکان 100,000 کەس مختەفیە یعنی وونە تا ئێستا ئەم 100,000 چی لەیەکەیت 200,000 شەهیدیان هەیە بەس لە خەڵکی ئەم منطقەیە
لە شەڕی داعش بەڵێ لە شەڕی داعش من باسی شەڕی داعشەکەین ئەمانە چۆن حەلی ئەمانە ئەکرێ ئەم هەویان بایۆمتریانە هەوێ کۆنێک خۆ مەفقود هەتا 4 ساڵ ناتوانین ئێمە هیچ شتێکی ئیجراعاتێکی لەسەر بکەین ئەمە بە پێی یاسایە تا 4 ساڵ ئەم کەسە ناتوانانی تۆ بیسڕیتەوانێ بە مردوو داینی بە شەهید داینی بە هەر جۆرێک بێت کەواتە کێشە زۆرە لە بەردەمی ئەم پرۆسەیە. سپاس دەکەم دکتۆرە. ئەگەر بچین لای کاک کەمال سەبارەت بە مەسەلەی ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان سەبارەت بە تۆمارکردنی ناوی کاندیدانی لایەنە سیاسەکان ئایا دەستی پێ کردووە یاخود دواوادەکەیە ئێوە خۆتان وەکو کۆمەڵی ئیسلامی ئامادەکارێکتان کردووە و دەمەوێت لەسەرەوەش مەسەلەی دواخستنی هەڵبژاردن هەندێک لایانی کوردی پێشتر لە پەرلەمانی عێراق لەگەڵ دواخستنی هەڵبژاردن ئێوە هیچ کاتێک لەگەڵەوە دابوون هەڵبژاردنەکان دوا بخرێن؟ سەبارەت بە ئامادەکاری لە بۆ هەڵبژاردنەکان و ئامادەکردنی لیستی پاڵێوراوان دیارە هەموو کیانێکی سیاسی لە نێویشاندا کۆمەڵی ئیسلامی بەرنامەی تایبەت بە خۆمان لە بۆ هەڵبژاردن هەیە دەمێکە لە ساڵێک زیاترە پلانی خۆمان ئامادە کردووە بە پێی خاڵبەندی بە پێی قۆناغەکانی کە هەیە بەڵام دیارە ئەو پلانەی کە هەر لایەنێکی سیاسی دایدێنێ ناتوانانی جێبەجێ بکە هەتا ئەوەی کە دەستگای یاساییەکانن کارەکانی خۆیان نەکەن و بڕیارەکان نەدەن. دیارە کۆمیسیۆن وەکو جهەتێکی تەنفیزی پاشەوەی لە پەرلەمان سەرۆکایەتی کۆمار پێشی ئەو محکەمەی ئیتحادی دوێنێ ئەوەیان یەکلا کردووە کە 12/5 پێویستە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێ. ئێمە پلانی خۆمان هەیە بە پێی قۆناغبەندی لەسەر ئەوەی کە کۆمیسیۆن هەنگاوەکان دیاری دەکا و ماوەکان دیاری دەکا دیارە ئەمەش بەپێی ئەوە هەنگاو دەنین. کۆمیسیۆن بڕیاری ئەوەی داوە دەی دواوادەیە لە بۆ پێشکردنی لیستی پاڵێوراوان ئەوە بێگومان لەو ماوەیە بە کەماڵی ئیسراحەت دەتوانین لیستی پاڵێوراوانی خۆمان پێشکەش بکەن بەڵکو لە پێش ئەو وادەیەش دەتوانین پێشکەشی بکەین. بەشی دووەمی پرسیارەکەت ئەگەر زەحمەت نەبی دووبارەکەیەوە کاک سەبارەت بە مەسەلەی دواخستنی هەڵبژاردن کەندێک لایەن لە پەرلەمانی عێراق لایەنی کوردی هەوڵیان دەدا هەڵبژاردن دوا بخەن. بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو بنەما بەردەوام لەگەڵ ئەوە داین هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ خۆزگە بەوە دەخوازین کە لە دەستوری عێراق کەماوەکە بە 4 ساڵ دیاری کراوە یەکسەر لە پەرلەمان یەکەم دانیشتنی خولی نوێی هەر خولێکی پەرلەمان لە یەکەم دانیشتن بڕیاری ئەوە بدرێت لە فلان ڕۆژ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکرێت. یعنی لە یەکەم هەڵبژاردننی دوای دەست بەکاربوونی پەرلەمان و لە یەکەم دانیشتنی دوای دەست بەکاربوونی ئەنجومەنی پارێزگاکان و خۆزگە لە هەرێمی کوردستان دەستوورێکمان هەبوایە دیسان ئەوەی بە ڕوونی تێدا دیاری کرابووایە. ئەمە بە تەواوی لەگەڵ ئەوە داین هەموو هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان لە وادەی دیاریکراوی خۆیان بکرێن لە دوای هەڵبژاردنێک ئەو ڕۆژەمان لێ دیاربی کە هەڵبژاردنەکەی تێدا دەکرێت لەژێر هیچ پاساوێک لایەنە دەسەڵاتدارەکان یاری بەو وادەیە نەکەن ئەگەر حەزیان لێ بوو پێشی بخەن و ئەگەر حەزیان لێ بوو دوای بخەن یان لە کاتی خۆی بیکەن. ئەوە قەناعەتێکی مەبدەئی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی سەبارەت بە پرۆسە هەڵبژاردنەکان. بەڵێ سپاس دەکەم. ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێن وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند و زەبەخش و شادی هێنەرە. فەرمەند
کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک کەمالەگە بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بە شێوازی بەشداریکردنیەوە وەکو کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق ئایا مەسەلەن بەلیستی سەربەخۆیە لە سەراستی کوردستان یاخود هاوپەیمانەتیە بۆ واسی ناوچە دابڕێنراوەکان لیستێکی هاوبەشتان پێکێناوە؟ ئێمە لە بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی عێراق بە دوو شێوازی جیا بەشداری دەکەین. لە ناوچەکانی سنووری مادەی 140 ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بە لیستێکی هاوبەش بە هاوپەیمانێتێک بە ناوی هاوپەیمانێتی نیشتیمان بەشداری دەکەین کە پێک هاتووە لە سەلایانی سیاسی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری. بەڵام لە بۆ ئەو سێ پارێزگایەی هەرێمی کوردستان کە لای خۆمان 4 پارێزگایە بەڵام لە بۆ پەرلەمانی عێراق بە ڕسمی 3 پارێزگایە سلێمانی هەولێر دهۆک بە لیستی سەربەخۆ بەشداری دەکەین. بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێمەوە لای بەڕێزت دکتۆرێک بگەرەمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەو لایەنە کوردیانی کە کامە نەبوون کە لەگەڵەوە دابوون کە هەڵبژاردنەکان دوا بخرێەوە هۆکارەکەی چی بوو؟ خۆی بەڕاستی ینی با بڵێ مەفهومێکی غەڵەت لەسەر لایەنە کوردیەکان دروست بوو کە لەگەڵ تەجیلان و غێر لەگەڵ ئەوەیان کە لە کاتی خۆیان بکرێ هەموو لایەنێک هەر ئەندام پەرلەمانێک ئەزانەیە کە ملزەمە بە دەستورەوانێت دەستور لە مادەی 56 پێ دەڵێ 4 ساڵە و کۆتایی هاتووتیە. بەڵام لێرەیە یعنی چۆنی بووم ئۆقتەڕەحێک کرا دەنگدان بە سڕی بێ لە ژوورەوانێ بە علەنی نەبێت کە ئایا دەنگ بین بە 12 یاننا. ئەمە بوو ئەینا دەنگ نەدراوە بە تەجیلەکە یعنی ئەتیهامکردن لە بینی بایکۆتیان کردووە بایکۆتەکە بایکۆت یعنی بەعزێک هەبووە ڕۆشتە دەرەوانەیە کە علەساس دەنگ نەیە بە سڕی ئەینا نەک بۆ تەجیلەکە ئەمە نەبووە لە پەرلەمانی عێراق ئەو دەنگی کەیرا بۆ بە سڕی بوو بۆ ئەوەی کە ئایا دوایی ئایا دەنگدان بە 12 بە سڕی بیانە بەڵام خۆی پرۆسەکە لە ئەساسە هەمووی هەڵەبوو چونکە تۆ ملزەمووی بە دەستورەوانەیە ئەبێ دەنگی بیتێ. ڕێزم هەبوو بۆ قسەکانی کاکەمان خۆی یعنی پێویست ناکە لە دەستورە ئێمە تەسبیتیکەین لە یاسای انتخاباتە ئەڵێ 45 ڕۆژ پێش کۆتاییەکەت ئەبێ موعید انتخاباتە تحدید کردێ. کوردستانیش بە هەمان شێوازە یاسای انتخابات دەبێت 5 ڕۆژ بەڵام تۆ دەستورت نییە ئەتوانی تەمدیدیکەی بەڵام 45 ڕۆژ پێشەوە نەبێ بەڵێ ئەو مەبەسەکەی لەوێ بوو کە لە فەقرێکی دەستوری هەبێت لە عێراقیشا لە دەستورە دانارێ کاتەکەی ئەمەیان ئێنە ئەمە کێشەکە هەبووە لە عێراقە بەو شێوازە. بەڵام با ئێمە کە کوردەکان 21 کورسی کورد لە ناوچەند دابڕێنراوەکان و کەرکووکە لە خەتەرایە. بۆچی لە خەتەرایە؟ چونکە تۆ ئێستا تووس خۆرمات و هیچ لەبار نییە بۆ هەڵبژاردن بە کەرکووکەوە هیچ لەبار نییە بۆ هیچ جۆرە هەڵبژاردنێک 173,000 ئاوارت هەیە کە هیچ حسابێکی بۆ نەکراوە لە کەرکووکە ئەوە نەخراونە تەقایمەی ئاوارەی تۆوانە. ئێستا ئاوارەیەکی عەرەب سەنگی خۆی هەیە بیتاقی خۆی هەیە بۆ دەنگان بەڵام ئێمە هیچ ئاوارەیە کە ئێستا لە ڕۆژی 16 ئۆکتۆبەرەوانەیە کە لە نەکسەکەوانێ هاتۆتە دەرەوانێ حەقی دەنگانی نییە ناتوانێت بۆ چۆنە گەڕێتەوە دەنگیان لەو کاتەیە ناوێری ئەسڵ بگەڕێتەوانێ بۆ ناو کەرکووک بە تووس خۆرمات و بە هەموو ئەولادی و ناوچانی ترەوانێ بە هەمان شێواز ئەم خەتەریە هەیە 21 کورسی کورد لە خەتەر بەڵام لە کەرکووک بەش کورد 8 کورسی بەڵێ 8ەکە دوانی پارتی دیموکراتی کوردستان بوو 6 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو 6 لە خەتە یعنی ئەو 8 لە خەتەرایە یعنی نەگەوە
بۆ هەموو شوێنەکانی چ دیالاڵێت چ خانەقینەڵێت چ شوێنەکانی ترەڵێت کە ئەو ناوچانە بەڵام کێوەکاریەوەی کە مەسەرەن ئەو کوچانەی کورد مەسەلەن سەرکردەکانی کورد خۆشیانەوە کارنین کە ئەو کورسیانە بکەوێتە خەتەرەوە جێگە لە پێشێلکارەکانی عێراقیش بەڕاستی با بڵێن کە یەکێتی و پارتی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانیان فرۆشت ئەمە هەموو ئەزانین 16 ئۆکتۆبەر نەکسەیە بەنسبەت کوردەوە لەبەرامبەر چیدا لە بەرامبەر ئەوەی کە بە حقیقەتەن ئەو نەکسە گەورەی کە بەسەر کووردا هاتەوانێ و بەبێ هیچ شتێک هاتی نەدەرەوانێ لە کەرکووکا و هیچ دیفاعی نەکرانە لە کەرکووک و نە لە تۆز خۆرمات و نە لە شوێنەکانی تر هەموو کشانەوەی پێشمەرگەی پێکرا و جێشی شعبی و شۆرتەی عێراقی هاتوتە ژوورەوانی وایە یعنی ئەمە واقعێکی حاڵە بەڵام ئایا خۆ منیژە بێ چاولەوە بکەمەوانێ یعنی بە هەمان شێواز بێ نەخێرە بێ میپارێزم کەرکووکی یەکێتی پارتی نییە کەرکووکی کووردە ئەوەتەی کورد هەیە بۆ کەرکووک هەوڵەیە خوێنی هەموو شەهیدێکی پێشمەرگە بۆ کەرکووکە ئەینا ئێمە لە هەفتاوانێ ئەم سێ مەنتقەیەمان وەرگرتووە کەواتە ناکرێت لەبەر ئەوەی کە یەکێتی و پارتی فرۆشتوێتی منیژە بێ هەنگاو نەنێم لەگەڵیا بەڵێ من ئێستا بەش بە حاڵی خۆم ئەمان یعنی یاساکە ڕێگە نایەت یاسا ڕێگە نایە منتقەیە جاکرێتەوانێ بڵێن کەرکووک و مووسڵ و سەلاحەدین و تکریت لە مەجلیسی نوابە پەرلەمانی عێراقا نەکرێتایە بەڵام خەتەرەکەی تر لەکووا هەیە ئێمە ئەمڕۆ بەڕاستی گەورەترین فێڵ لە کورد کرا لەم مەوزوعانەیە ئەوەی کە لە پەرلەمانی داهاتووی عێراقا براوەی یەکەم شیعەیە فێڵ لە کورد کرد لە چ ڕوویەکەوە بە حەقەتەن ئێمە سێ چوار یاسامان هەیە یەکەم جارێ 12 پێنجەکە وەکو ڕۆیشت ئەمە یاساییە دەنگمان نایە کە انتخابات بکرێت بۆ مەجلیسی نواب وایە یان ئەمە یەک لەلایەک یاساکە بەپێی ئەو شروطانە ڕۆیشت کە ئەکسەرێت ئەیانەوێت ئەمەش هەر کێشەمان نیەتیایەتی کێشەکە لەکوایە کێشەکە لەکوایە دوو یاسای تر لە بەردەمانەیە مەجلیسی محافەڵا من لەسەر چ ئەساسێک لەگەڵ شیعەیە بێمە پێکهاتەیەکەوە دەنگم باتێ بۆ کەرکووک کە ئیستیسنا نەکرێت قانونی موازنە بە هەمان شێواز بەسراوە بەمەوانێ یعنی کەواتە تۆ دووشتی خەتەر لە بەردەستی منایە یەکەمیانم لەگەڵ یان هابووم دوانەکەی تر بە تەئکیدی سونەش بەجێمەهێڵێت یعنی بۆ نمونە سونە داوە بۆ بنیەی تەحتیتی مەنتیقەکانی خۆی هەمووی بگەڕێتەوە بەپێی ئەمریکا و بەپێی منەظەماتی دەولی 100 ملیار دۆلاری ئەوێ بیدائیەن بۆ ئەوەی کە بگەڕێتەوە خۆی کە ئەمە ناتوانین لە موازنەیە تەسبیتیکەین بەڵام 400 ملیار دیناری بۆ دانراوە احتیمالە بۆ ئەو زیاب بکرێ بەڵام ئەی خاڵەکانی من چێ لەگەڵما ئەبێ بۆ ئەوەی کە من لە سا 12 بکەم بە لە سا حەڤەکە یاخود کەلیمەی کە نادەستوریەکەی کە حسەد محافظاتەکان لابرم ئەو کەرکووک لە انتخاباتە ئیستیسنا نەکرێتەوە دیسانەوە بە یاسای ئەفو 32 بە 32 چوارە چونکە ئەمە لە ئارایە یعنی بگەڕێتەوە بەڕێزوتت کەلتوری دێشکردنەوە لە عێراقانیە بەس هەوڵدرا مەسەلەن کۆمەڵێک لایەن ئەمە ببەن بۆ عێراق مەسەلەن کەلتوری دێشکردنەوەی ماوەی پەرلەمان هەڵبژاردنەکە ئیرا بڵێ ئەوە سونەکان تەڵەبیان کرد خۆی بەڕاستی یەکێک لە سونەکان کە ئەمەیان وت ئەڵێ ڕاستێ نادەستوری بوو بەڵام ئەڵێ لە نەزەریەی زڕورە ئەحکام هەیە کە تۆ کاتێ بزانی شوێنەکە لە بار نییە بە ینی بۆ هەڵبژاردن ئەتواندرا یعنی ڕەنگە بتواندرایە ناڵێم ئەتواندرایە بەڵام محکەمەی اتحادیە یەکلایی کردوانێ بۆچی چونکە یعنی کەوا ئەبێ لە کاتی خۆیان هەڵبژان بکرێ محاولە کرا کە بکرێ بەڵام ئەوەی کە کوردەکان مشکلەکە لێرەیە بوو ئایا ئێمە کە ئەم انتخاباتە ئەەکەین ئەو هەش کورسی لە کەرکووک زەمان نییە بتەکی زەمان نییە چونکە بۆچی ئاوارەیەکی زۆری عەرەب هاتووە ئێستا ئەمڕۆ لە بایۆمتریا ئەو دەنگات چۆن نتوانین دەریکەیت سپاس دەکەم دواتر قسە دەکرێت چی بکرێ بۆ منتخەنە قسە لەسەرەکەین کاک کەمالەگە بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئەمڕۆ لە پاڵ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانە باز لەوە کراوە حیزبانی کە هێزی چەکداریان نابێ بەشداری باڵی سەربازیان نەبێ نابێ بەشداری هەڵبژاردنەکانی داهاتوو بکەن پێتان وایە ئەمە جێبەجێ دەکرێت لە عێراق یاخود تا چەندێک گرینگە جێبەجێ بکرێت لە عێراق و لە هەرێمی کوردستانیش مەسەلەی وێزانی کە هێزی چەکداریان هەیە بەداخەوە جێبەجێ ناکرێ گەشتبینین کە جێبەجێ بکرێ بەپێی یاسای ژمارە 17 ساڵی 93 هەموارکراوی پەرلەمانی کوردستان مادەی 12 و 15 سێ بڕگەی تێدا هەیە کە پەیوەندی بۆ بارەوە هەیە مادەی 12 بڕگەی دووەمی بڕگەی یەکەمی لێ دەگەڕین کە پەیوەندی بە ئەندامانی داواکاری گشتی و لێکۆڵینەوەرانی دادی و ئەوانەی کە لە بواری قەزا کار دەکەن
لەو ئاستە پێویست ناکات بیان ڕێیان پێنادرێ ئینتیمای حزبیان هەبی و لە شوێنەکانی خۆیان کاری حزبی بکەن. بڕگەی دووەمی بەو شێوەیە نواندنی کاری حزبایەتی لە دام و دەستگاکانی وەزارەتی کاروباری پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ قەدەغەیە. ئەو یاسای ژمارە 7 ساڵ و 93 هەموار کراوە. ئێستا ئێمە لە ساڵی 2010 داین، نەک ئەو یاسایە وەکو خۆی جێبەجێ نەکراوە، بەڵکو 100% پێچەوانەکەی جێبەجێ دەکرێ. واتە هیچ کەسێک لە بۆی نییە وەکو کارمەند وەکو پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە کار بکە یان لە هێزەکانی ئاسایشی ناخۆ کار بکە لە هەردوو دەڤەری سەوز و زەرد ئەگەر تەسکەی حزبی نەبی، ئەگەر حزب تەسکەی نەکا. لەبەر ئەوە کە یاساکە دەڵێ پێویستە هەموو کارمەندانی ئەو دوو وەزارەتە بێلایەن بن، هەموو کارمەندانی ئەو دوو وەزارەتە 100% لایەندارن بەپێی ئەو لایەنەی کە لەوێ بە تەسکیە دایمەزران بن. مادەی 15 بڕگەی 3 فەرموو دەڵێ حزب پابەندی ئەم کارانە دەبێت کە بڕگەی 3 دام و دەستگا سەربازی و شێوە سەربازی نەبێ و لێی قەدەغەیە چەکی بە پێویستەوانەی یاساوە هەبێ. دیارە خۆمە دەزانین هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقی ژمارەیەکی زۆری حزبمان هەن کە نەک باڵی سەربازیان هەیە، بەڵکو دەستگای سەربازیشیان کۆنتترۆل کردووە، دەستگای ئەمنیشیان کۆنتترۆل کردووە. لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان لە پشتی ئەم یاسایە سوڕابنەوە بڵێ کاکە خۆ من وەکو حزبی ئەلێف باڵی سەربازیم نییە، ئەوەتە حزبێکی سیاسی و مەدەنیم و کاری مەدەنی دەکەم و ئۆرگانە مەدەنیەکانم هەیە وەکو هەر حزبێکی سیاسی دیکە. بەڵام لە پشتی ئەوە مەسەجێکی هەیە کە لە ناو دامەزراوە حکومیەکانە بە تەواوی کۆنتترۆلی هێزە ڕقەکانی دەسەڵاتدارێتی کردووە هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش. بەڵێ تا چەندێک پێتان وایە ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ بۆ نمونە بەپێی ئەم یاسایە پارتی و یەکێتی لە کوردستان و ڕەنگە حزبی تریژ لە عێراق نەتوانن بەرجاری هەڵبژاردن بکەن لەبەرەوەی ئەگەر یاساکە جێبەجێ بکرێت. بێگومان ئەگەر هەر ئەوە یاسایی هەرێمی کوردستانم پێگوتی قانونی ئەحزابی ژمارە 36 ساڵی 2015 مادەی 8 بڕگەی 3 مادەی 24 بڕگەی 6 مادەی 25 بڕگەی 4 مادەی 32 بڕگەی 1 ئەلف عەفوان لە بڕگەیەکی جیم و دال و ها سێ فەقەڕەیە هەرسێکی هەمووی تاکید لەوە دەکەن کە حزبی سیاسی لە بۆی نییە باڵی سەربازی هەبێت، چاڵاکی سەربازی ئەنجام بدا، چەک و تەقەمەنی هەبێت. دڵنیاین لە کوردستانیش و لە بەغداش لە عێراقیش ژمارەیەکی زۆری حزب هەن کە هەژمونی زۆریان بەسەر دامەزراوەی تەشریعی هەیە. ئەوە بێگومان ئەگەر ئەو یاسایە وەکو خۆی جێبەجێ بکرێ بەشێکی زۆری کورسەکانیان کەم دەکات. ئەو هەژمونی ئێستا هیتان لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی کوردستانیش ئەکید ئەو هەژمونیان نابێ بە ڕێژەیەکی بەرچاو ژمارەی کورسەکانیان لە پەنای دەنگدەری تایبەت لە پەنای هێزە چەکدارەکانەوەیە. خۆ دیارە هەردوو یاساکە ئەگەر جێبەجێ بکرێ هەندێک حزب هەیە لە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی ناویان بینین خەڵک دەزانی چێن و هەندێک حزبیش هەن لە عێراق مافی ئەویان نیە بەشداری هەڵبژاردنەکان بکەن چونکە پێشێری چەند مادەیەکی هەردوو یاساکە بە ژمارەیەک بڕگەوە کراوە. بەڵێ ئەوەی کە پێشترە بوو لە ڕۆژانی ڕابردوو کە چەند فراکسیۆنێکی پەرلەمانی عێراق لە لایەنە کوردیەکان بایکۆتی دانیشتەکانیان کرد، پێتان وایە جۆرێک لە داواکاریە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان ئەمە داواکاریەکی تایبەت بوو بۆ بەرژەوەندی حیزبی یاخود داواکارێک بوو بۆ کورد پێتان وایە؟ هەر حزبێکی سیاسی بۆ خۆی چۆن هەڵوێست دەنوێنی چۆن ڕفتار دەکا ئازادە، بەڵام وەکو لە پرسیارێکی پێشووتر وەڵامی جەنابتمدایەوە ئێمە پێما وایە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێ باشترە دواخستنی هەڵبژاردن نەکەینە مۆدیلێکی خراپ، چونکە لە کۆتاییدا دواخستنی هەڵبژاردنەکان ئەگەر ببیتە مۆدیل تەنها حزبە دەسەڵاتدارەکان دەتوانن دام و دەستگا هەتا قەزاییەکانش بەکاربێنین لە بۆ بەرژەوەندی خۆیان بۆ ئەوەی بڕیاریان پێ دەربکەن. ئەوەش نمونەمان هەیە هەم لە دامەزراوەی قەزایی لە هەرێم هەیە و دامەزراوەی قەزایی لە بەغداش هەیە، ئەو لایەنانەی هەژمونیان هەیە لە کاتی حساس لە کاتی جەوهەری ئەو بڕیاریان پێدەر دەکەن، چونکە لە ئەسڵدا ئەو کەسانش کە لەوێدانراون ئەگەر بە ناوی بێلایەنیش بی لەوانەیە ئەگەر بە بوردی لەیان بپێچینەوە دیسان بە جۆرێک لە جۆرەکان حزب تەسکی کردوون، حزب پاڵاوتنی لەو شوێنانە دانراون. بەڵێ سپاس دەکەم دکتۆرە سەبارەت بە ناوچە دابڕاوەکە کە بەڕێزوت ئاوارەی کوردی لێ دەتوانرێت چی بکرێ خودی سەبوون منە لایەن هەیە وەکو پارتی دموکراتی کوردستان لە کەرکووک بایکۆتی کردووە لە نینەوە بەشداری دەکات فرەلیستی هەیە خوێنەوەی بەڕێزت چییە بۆ ئەمانە؟
خۆی مشکلە لە ناوچەدا بڕێنراوەکانە بڵێن ئەوانە ئاوارەیەکی زۆرمان هەیە ئەو بن کەرکووک کە مادەی کەوتوتە سەر مادەی سەوچ لەوانەیە ئەوش ئاوارەمان هەیە بەڵام استعدادی تیان نییە يعني مفوضي انتخاباتي بغداد أمانة بأوارد تسجيل كات أو مشكلة كيليرة چه با ناوچەکانی تر چه تسخورماتو چه ئەوانی تریشان هیچیان نەچوونەتە قایمەی ئاوارە فقط بەس بۆ عەرەبەکانی مناطقی سنەیە يعني مكونی سنەیە ئەمانە بەحساب يعني بڵێن نازان نایخاتە هیچ لیستێکەوە ناتوانێت هیچ لیستێکی بۆ کرا و ئامادەکاریشی بۆ ناکات بۆ ئەوەی کە بڵێن دەنگ با لەو شوێنەی کە ئێستا ئاوارەی تیا بووە بەعکسەوانی ئەو ئەڵێ بگەڕێتەوە بەڵام لەسەر چه ئەساسێک گەڕێتەوەوانێ کۆمەڵێک ئەسڵەن لە توسخورمات و نیوی ڕاستی ئەو ئاوارانە ماڵەکانیان هەمووی وێران بۆ دوکانەکانیان وێران بووە یعنی ئەم جۆرەشتانیان کەتیا ڕوویاوە بەڵێ سەبات بە بایکۆت و مەسەڵەن فرەلیستی و بەڵێ بەنسبەت یعنی بایکۆتکردن مەبەست بۆ نمونە پارتی لە کەرکووک بایکۆتی کردووە لە نینەوە بەشداری دەکا بۆ نمونە یعنی بەڕاستی خۆجاری پێشوش پارتی دیموکراتی کوردستان نەگد و کورسێک و نیوی هێنابوو نیوەکە هینی یەکێتی نیشتیمانی بوو کە ئیرایەوە بەو وە ئەو ناوچاوەنەشە ئەو بەحسابی ینی هەر کەسە هەر بۆچینی هەر حزبێکی خۆی هەیە بەڵام ئەمەش هەڵەیەکی گەورەیە غەدرێکە لە دەنگدەرەکانی لە کەرکووکە ئێمە نابێ بڵین دەبەر ئەوەی کە نەکسەیەک بووە ئەبێ بکشێمە دواوانێ بەعکسەوانێ ئەبواە دیسانەوە بەشداری بکرداتەوە قەچێکە با کورسێک نێنیتەوە نیو کورسی بێنیتەوانێ لەمانەیە یعنی غەدرێک لە خەڵکی کەرکووک و دەنگدەری کەرکووکەکرێ بەڵام لەو ناوچانەی ترا بەعکسەوانێ قوتی هەیە یعنی بۆ نمونە کۆمەڵێ مناطق هەیە ئاوارەی سنەی لێیە یعنی ئاوارە سونەکان من بەش بە حاڵی خۆم لەبەرەوەی کە لە سەر بە منەظەماتی مجتەماعی مەدەنیم یعنی ئەگەر بڵم لە 125 بەرەو ژووری دەنگەیە بەو لیستە نایە بە سونەکان ڕەنگە هەڵە نەبم یعنی قوتی هەیە چونکە تۆ ئاوارەیە نەیگەڕانێتەوە یعنی بۆ نمونە من چەند جارێک کە سەردانی شوێنەکانم کردووە سەرۆکی لیژنەی کۆمەڵی مەدەنی لەگەڵ منەظەماتە کە دەرچوون هیچ ئاوارەیە داوای پارەی لە من نەکردو هیچ ئاوارەیە داوای نانی لە من نەکردو تێتی بمگەڕێنەوە ماڵەکەی خۆم وایە ماڵەکەی خۆی چۆنێ بێ بیگەڕێنەوە بێ سون نەبیگەڕێنێتەوە هێستا ئەو ئاوارەیە لەکوێ لە خاچی کوردستانایە و ئەو لیستە لەوێ کە چێ لیستی هەیە یعنی بە حەقەتەن ئەتوە دەنگەکان لە 125 بۆ 30 حەسەب ئەمە تەوەقعاتی وەکو خۆمە بەپی ئەوەی کە لە شوێنەکانە ئیشم کردو لەگەڵ منەظەمات و لەگەڵ بۆ لە نینەوە بایکۆتی هەڵبژاردن نەکردووە لەو ناوچە احتیمالە بەڵێ حزبێکی یعنی سپاس دەکەم زۆر سپاس دکتۆر کاک کەمال زۆر بە کورتی سەبارەت بۆی کە تا چەندێک گرینگە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کوردستان و پەرلەمانی کوردستانیش بکرێەوە هەوڵ بدەیت لە کوردستانیش ئەم پرسی هەڵبژاردنێک لا بکرێتەوە بە کورتی بێ سپاس دەکەین کاتمان نەماوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیارە مشتمڕێکی زۆری لەسەرە لەوەی کە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێ یان پێشی ئەو بکرێ هەر یەکەی دیارە سلبیات و ئیجابیاتی هەیە بەڵام وە هەشە پێیخۆشە تەمعان دوا بخرێ بەپێ ئەو معادلە سیاسانەی کە لە هەرێمی کوردستان هەیە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمیش جارێ دەنگ و باسی لە گۆڕێنیە کە هەر هیچ گفتوگۆیەکی لەبارەوە نەکراوە هیچ پێشنیارێکی نییە لەوەی کە لە چمەودایەکدا بکرێ ئەوەی کە پێداگری لەسەر دەکەینەوە ئەنجامدانی هەڵبژاردنەکانە لە کاتی خۆی دیارە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆی زۆر دوا کەوتووە ئێستاش ئێمە لەگەڵ ئەوەدانین سەراحەتەن کە بین لە ماوەیەکی دواخراوی پێشخراودا ئەنجام بدرێ بەو معنایەی لە کاتی خۆی زۆر دوا کەوتو کە بووە لە سەرەتای مانجینۆی 2017 ئەنجام بدرا بواە دواتر ماوەی سەرەتای مانجی 11 دانرا خراە پاش ڕیفراندۆمەوە کە ئەوەش دیسان مەبەستێکی سیاسی تێدا هەبوو بە تایبەتی بۆ لایەنێکی سیاسی دیاری کراو ئێستاش کە دەویسترێ بخرێتە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دیسان مەبەستێکی لە پشتا لۆیە لەوانەیە لە بۆ دەنگدەرانیش و لە بۆ ئامادەکاریەکانیش و لە بۆ پرۆسەکەش وا باشترە ئەگەر بکرێ بەیەکەوە ئەنجام بدرێن نەک پێش بخرێ وە دواش نەخرێ ئەگەر لە یەکەوە بەیەکەوە لە هەمان کاتدا بکرێن بەڵام دیارە تۆماری دەنگدەرانی هەرێم تۆمارێکە پۆخڵیەکەی زۆر زۆرە پێویست بۆ دەکا ئەو تۆمارە کاری جددی لەسەر پاکردنەوەی بکرێ کە بۆ ئەمەش کۆمیسیۆن چەند جارێک تاکید دەکاتەوە کە ئەو تۆمارە پاک دەکاتەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان کەمال هەمزە کارگەری ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی هەروە دکتۆرە تافگا ئەحمەد هەندامی پەرلەمانی عێراق لە سودۆی سەرەکی لەگەڵ ماوەی سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ